ئێمە وەکو مامۆستایانی هەولێر مامۆستا داواکاریمانەوەیە زیاتر لە 45 ڕۆژە زیاتر لە 45 ڕۆژە موچە ماوەەر نەگرتیە نەکار هەیە نە کاسبیشەیە زۆربەی مامۆستایەکانی مە کرێچینە وەکو خۆم کرێچینە ینی 45 ڕۆژ مەعاشی وەرنەگری ئەلەو مەعاشەکەمەی ناتوانانی بژی ژیانی خۆت دابینکەی و هەروەها لێرەوە داوام لە حکوومەت هەیە موچەکانمان بۆ بنێری چ ئێمەی مامۆستایان چ فەرمانبەران داواکارم لە بەرپرسان بێنە سەرخەت بۆ ئەوەی موچەی فەرمانبەران و مامۆستایان بە زوودری کات بێت. پەرلەمانتار و ئەندام لە لیژنەی یاسایی چەند ڕۆژێکە کارم لەسەر نەدانی موچە کردو و چەند بابەتێکم لە پێیجەکان بڵاو کردوتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە ڕوودانی هەر بارودۆخێکی لە ناکاو پلانی بەدیلی هەبێ بۆ مەسەلەی دابەشکردنی موچە و باشترکردنی بار و گوزەرانی خەڵک بۆی قەیران زیاتر دروست نەبێ و قەیران لە دوای قەیران دروست نەبێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵام دەبین بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان جیالەوەی کە پلانی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا بەمەبەستی ئەوەی کە باروگوزەرانی خەڵک باشتر بکە موچەش نادام فەرمانبەر هەیە 50 ڕۆژە موچەی وەرنەگرتووە فەرمانبەر هەیە 45 ڕۆژە موچەی وەرنەگرتووە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەسڵەن دابشکردنی موچەی پێش خستپایە بۆی ئەو خەڵکی کە کارنتینەی دەکاوە لە ماڵەوە دەیهێڵێتەوە لانی کەم لەگەڵ شڵەژانی بار و دۆخی دەرونی خۆی لانی کەم خەمی ئەوەی نەبێ کە ماڵ منداڵەکەی چۆن بژێنێ و هەروەها ئێمە من چەند ڕۆژی ڕابردوو باسم لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی پلانی هەیە بۆ ئەوەی کە خواردن بە دلیڤەری بنێرێتە ماڵەکان دەبێت بە هەمان شێوەش موچە یان لە ڕێی مختارەکان یان بە دلیڤەری بگاتە دەست موچە خۆران بۆیە من بۆ ئەوەی ناگەڕێنمەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان موچە دابەش ناکات لەبەر هەبوونی کۆڕۆنا و مەترسی بڵاوبوونەوەی کۆڕۆنایە پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان هەر نیەتی نییە کە موچەی ئەم مانگە دابەش بکە یاخود بۆ مانگی داهاتووش مەترسی هەیە چونکە دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی ئابووری بۆتەوە کە نەدانی موچەیە هاتنی ئەو بەشە بودجێ لە بەغداوە هەروەها دابەزینی نرخی نەوتە لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان کە یاسای چاکسازیش دەرکرا بەڵام دەبینین تا ئێستا هیچ چاکسازیەکی نەکردووە.